کۆنفرانسەکە بەڕاستی دووسێ ئامانجیە. ئامانجی سەرەکی کۆنفرانسەکە بەرەوپێشوونی زانستە بۆ پزیشکانی ددان لە سلێمانی وە سەرەڕایەوە ئێمە ئەمانەوێت سلێمانی بە هەموو شارەکانی تری بناسیێنین کە شاری ڕۆشنبیری شارێکە کە پڕە لە شتی جوان ئەنێ بەڕاستی سەرەڕای ئەوەی کە بڵاوبوونەوەی زانستە ویستوشمانە هەموو جوانەکانی شاری سلێمانی بە هەموو پزیشکان لە هەموو شارەکانەوە بناسیێن. دکتۆر گەر قسەمان بۆ بکەی لەسەر ئەوەی کە بڕیارەکەی دەست پێ بکە لە ئێستا بەشداربووان چۆن پێشوازی لەو کۆنفرانساکەن؟ بەشداربووان لە شاری سلێمانی لە شاری سلێمانی بەشداربووان بەشێکی زۆر بەشداری کردووە لە مووسڵەوە لە بەغاوە لە هەولێرەوە لە دوهۆکەوە لە نەجەفەوە لە هەموو شارەکانەوە بەشداریان کردووە بە سەعات دەست پێەکە سەعات دەست پێکە و 2 ڕۆژە خایەنێت کۆنفرانسەکە. سپاس بۆ زانیاریەکانە دەستەکانە خۆش بێ.